سەبارەت بە دوو گەنجەی کە سیوێکی مانگی 12 ساڵی 2021 بە جۆرێک لە جۆرەکان بە شێوەی ئەشکەنجەدان دەست بەسەر کراون یاخۆ ڕفێنراون بەپێی بە دواداچوونەکانی ئێمە ئەم دوو گەنجە شوانکار بوون ئەهلی کەسەبەی ماڵی خۆیان بن و هاوڵاتی هەرێمی کوردستان و دانیشتوی هەرێمی کوردستانن بە گوتەی باوکی یەکێک لە گەنجەکان 3 ڕۆژاو سەرگیری کردووە ئەو تۆمەتێکی خراوەتە پاڵ ئەم دوو کەسە یەکێکیان هەردووکیان کە شوانێکێکیان کە تازە ژیانی هاوسەری پێکەنابێ بەڕای ئێمە بڕواناکەم کەسێک کە بێوێ خێزان پێک بێنێ بێ و ئوسرە پێک بێنێ بێ ژیانی هاوسەری پێک بێنێ بێوێ کە چۆنەڵی لە هەموو دنیای سیاست دوور بکەوێتەوە ئەهلی کەسە بێ و لە خێزانێکی کۆکراوەیە ژیان بەرێتە سەر بڕواناکەم هیچ جۆرێک ئەو جۆرە تۆمەتێکی خراوەتە پاڵی هەڵگری ئەو جۆرە تاوانە بن یا بکەری ئەو جۆرە تاوانە بن بۆیە ئێمە وەک لیژنەی مافی مرۆڤ بڕیاردە لە لیژنەی مافی مرۆڤ دژی هەموو پێشێلکردنی مافی مرۆڤین کە لە هەر شوێنێکی دنیاجان بدرێ لە هەر وڵاتێک لە هەر شوێنێک کە بەڕاستی بێمافی بەرامبەر هەوڵاتیەک بکرێ زوڵم و ستەمی لێ بکرێ مافی پێشێلکرە کەسایەتی بشکێنرێەوە دژی بنەماکانی مافی مرۆڤە هەموو وڵاتێک باسی ئیدعای ئینسانیەت و مافی مرۆڤەکە کەواتە ئەم دوو هاوڵاتیەکە دانیشتووی هەرێمی کوردستانن مافی خۆیانە شکۆی ئینسانیەتیان پارێزراو بێ وەکو هاوڵاتیەکی ئاسایی لە هەرێمی کوردستانە مافی خۆیان بە ئازادانە بەرنەسەر بەڵام ئێمە وەک لیژنە چۆنەڵی بە پێشلکردنی مافێکی دەستوری و ئینسانی دەزانین ئەمە دژی بنەماکانی مافی مرۆڤە ومێد دەکەین ئینشاڵڵا بە زووترین کات ئازاد بکرێن و بەگەڕێنەوە لای خانەوادەکانی خۆیان بەداخەوە کە سەیری مێژووی کوردەکەی هەمیشە گەلی کورد لە هەموو مێژوەکان لە مێژوە یەک لە دوایەکەکانە هەمیشە قوربانی بووە هەمیشە چۆنەڵی پشکی شێری لە بابەتی قوربانی دان و خوێن ڕشتن و ئاوارە بوون و پێشێلکردنی ماف و حتا دوای بەرکەوتووە بۆیە کاتێک هەر حاڵەتێکی نەخوازراو لە هەرێمی کوردستانە ڕووەدا هەم حکومەتی فیدراڵی و هەمیش حکومەتی هەرێم مەفروزە بێتە سەرخەت لەبەر ئەوەی هاونیشتیمانیانی وڵاتەکەی خۆی حکومەت بەرپرسالانی پەیوەندیدار بەرپرسە بە دواداچوون کا بۆ مەسیر و ژیانی هەر هاوڵاتیەکە ڕوبەڕووی هەر ناڕەحەتیەکە بێتەوە لە هەرێمی کوردستان جا هەر لایەنێک بەرامبەری ئەنجامی بدات سەبارەت بە ڕووداوەکانی ڕۆژ کە ڕووەدا ئێمە خۆ چاوەڕێ ئەوە ناکەین تاوەکو وەرزی یاسادانان جارێکی تر لە پەرلەمان کۆنەبینەوە خۆ تەنها کۆبنەوەکانی پەرلەمان لە وەرزی یاسادانانە غەیری وەرزی یاسادانانە وتڵەیەتی و کۆبنەوە ئەنجام نادرێ ئەویش لە کاتێکدا بۆنە کە کۆبوونەوەیەکی پێویست هەبێت توانین کۆبوونەوەی ئاسایی پەرلەمان ئەنجام درێ بەڵام کۆبوونەوەی لیژنەکانە بێ بەردەوام بێ کار و چالاکیەکانی لیژنا بێ بەردەوام بێ بە داداچوونەکانە بێ بەردەوام بن بە هیچ شێوەیە کار و چالاکی لیژنەکان ناوەستێ و هەمیشە لە بە دواداچوونەکانمان بەردەوامین بۆیە سکاڵاکە هاتۆتە لیژنەی مافی مرۆڤ و ئێمە بەردەوامی لە بە دواداچوونمان